ئیماندارێک ئەگەر ئیماندارێ کاتێ ئاەتەکانی پەروەردیگاری بەسەردا دەخوێندرێتەوە ئەبێ دابچڵەکێ، ئەبێ مچڵکە بە گیانی دابێ، ئەبێ دڵی بهەژێ، ئەبێ فرمێسک بە چاوەکانی بێتە خوارەوە. ئایا ئێمە کە بۆ خۆمان دەڵێن موسڵمان و ئیماندار تا چەند ئێمە فرمێسک بە چاوەکانمان دادێتە خوارەوە کاتێ مامۆستایانی ئاینی لە ڕۆژانی جومعە ئاەتەکانی پەروەردیگارمان بەسەردا دەخوێنەوە، کاتێک فەرمایشتەکانی پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم بەسەردا دەخوێنەوە، ئایا ڕۆژێک فرمێسکێکمان لە چاو هاتۆتە خوارەوە؟ یان جەستە و گیانمان لەوتارە بەڵام دڵ و خەیاڵ و زیهنیشمان لە شوێنەکانی ترەوەیە؟ خەڵکێک دەڵێ اینجا من توزانم مامۆستا باسی چی کردووە، من هەر واجبەکە لەسەر خۆم لا دەدەم. لە کاتێک لە سەلەفی صالح ئیوا هەبووە نەک لە وتار گریاوە بەڵکو لە شدەتی ئاەتەکانە گیانی لەدەستداوە لە ترسی پەروەردیگار. بەدەیان کەسی وا هەبووە لە پێشینە چاکەکانی ئەم ئومەتەوە کاتێک کە گەڕاوەتەوە لە دوای وتار نانی نیوەڕۆی بۆ نەخوراوە، نەک وەکو ئێمە هەر سەیری کاژمێرەکە کەین دەمامۆستا وتارەکە تەواو کە کاکە برسیمە مردم لە برسان. ئێمە بیرێک لە خۆمان کەینەوە، ئایا ئاەتەکانی قورئان کاتێ بۆمان دەخوێندرێتەوە تخوا بە ئەندازەی حەیرانێک و لاوکێک و گۆرانیەک تەسیرمان لێ دەکا؟ یان هەر دەڵێن وەڵا سەوتی زۆر خۆشە، وەڵا دەنجی زۆر خۆشە، وەڵا وتارەکەی زۆر بەهێز بوو. لە کاتێک پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم لەگەڵ بیستنی ئاەتی قورئانی پیرۆزە لە غەیری خۆی کە گوێی لێ بووە دەستی بە گریان کردووە. وەڵا خەڵکێکی وا هەیە لە مزگەوتی وا هەبووە وتارم داوەتەوە پێیان گوتومە مامۆستا ئاەتمان بۆ مەخوێنەوە، کاتێ تۆ ئاەتمان بۆ دەخوێنیەوە حەدیثمان بۆ دەخوێنیەوە خەیاڵمان لای تۆ نییە، سەرمان لەبەر خۆمان دەنێنەوە، بەس کە بەسەرهاتێکمان بۆ دەخوێنیەوە پڕ بە چاوەکانمان سەیری تۆ دەکەین. خەڵکێکەی عاتیفەی دەزوڵێ بە بەسەرهاتێکی درۆینا بە بەسەرهاتێکە لە ئەنتەرنێتا لە هەندێک کتێبەکانە ڕای دەکێشین، بەڵام بەهۆی ئاەتێکی قورئانی پیرۆزەوە داناسڵەچێ. پەروەردیگار کاتێ باسی هەندێک لە نەساڕەکانمان بۆ دەکە کە موسڵمان بوونە و باوڕیان بە پێغەمبەری خوا هێناوە صلی الله علیه وسلم، مەدح و سەنا و ستایشیان دەکە کە کەسانێکن لە ترسی پەروەردیگار فرمێسک لە چاوەکانیان دێتە خوارەوە. رب العالمین لە سوڕەی ئەلمائیدەدا لە ئاەتی 83 دەفەرمێ وإذا سمعوا ما أنزل إلى الرسول ترى أعينهم تفيض من الدمع مما عرفوا من الحق يقولون ربنا آمنا فاكتبنا مع الشاهدين. دەفەرمێ کاتێکەوە بیستیان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئاەتانە و ئەو بەڵگە و نیشانانەی کە لەلایەن پەروەردیگارەوە دابەزی بوویە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەی محەممەد صلی الله علیه وسلم دەبینی کەوا فرمێسک بە چاوەکانیان دێتە خوارەوە، لێژیان دەڕژێ، ئەسرین لە چاوەکانیانەوە ناوەستێ کاتێکەوە ئەو ئاەتانەی پەروەردیگار دەبیستن کە دابەزیوەتە سەر تۆ. بەس ئەوەندە نەخێر، بەڵام گریانەکەیان بەهۆی چیەوەیە؟ گریانەکەیان بەهۆی ئەوەیەوە کەوە ئەو حەقە و ڕاستی و دروستەیان زانیوە کە لەلایەن پەروەردیگارەوە دابەزیوەتە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دەشڵێن پەروەردیگارە ئیمانمان هێناوە، باوەڕمان بە تۆ هێناوە، بمان نووسە لە ڕێز ئەو کەسانەی کەوا شاهێدی دەدەن، کە شاهێدی دەدەن بە ئەوەی کە ئیسلام، کە ئیمان، کە پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم ڕاست و دروستە و لە قیامەتە شاهێدی دەدەن بەسەر گەلان و بەسەر ئومەتانی ترەوە. اینجا ابن زبیر لە تەفسیری ئەم ئاەتەیەدا دەفەرمێ ئیمامی نەسائی و ئیمامی بەزار لێیان ریوایەت کردەوە، ئیمامی تەبەڕی ابن ئەبی حاتمیش بە هەمان شێواز دەفەرمێ نەزەلت في النەجاشی وأصحابه، دەفەرمێ ئەو ئاەتە دابەزیوە لەسەر نەجاشی و لەسەر هاوڵەکانی کاتێکەوە کۆمەڵێک لە یارانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڕۆن بۆ حەبەشە بۆ لای نەجاشی بەسەرپەرشتی جەعفەری کوڕی ئەبو تاڵبەوە، کاتێکەوە ئاەتەکانی رب العالمین بەسەر نەجاشی و بەسەر هاوڵانی دەخوێنێتەوە، پاشای حەبەشە خۆی و هاوڵان و جوندی و سەربازەکانی فرمێسک بە چاوەکانیان دێتە خوارەوە تا ڕیشیان تەڕ دەکا. و اینجا ابن جرير وهروها ابن أبي حاتم وابن المنذر
بۆمان ڕیوایەت دەکەن لە سەعیدی کوڕی جوبەیرەوە سعیدی کوڕی جوبەیر دەفەرمێ نەجاشی پاشای حەبەشە سیدا نەهاوڵی خۆی کە ئیمانیان هێناوە دەیانێرێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم رسول الله صلی الله عليه وسلم سوورەی یاسینیان بەسەردا دەخوێنێتەوە ئەوانیش فرمێسک بە چاوەکانیان دێتە خوارەوە تا ڕیشیان تەڕ دەبێ